ئینسان زانا نەبێ بە چاوی زانستی سەیریان نەکا پەنا بەخوا لەوانەیە شەیطان بیخەڵەتێنێ وا لێبەر ڕەخنە لە کاری خوا بگری بیر بکەیتەوە خوایە ئەم هەموو مێرولەیە سوودی چییە ئەی مار سوودی چییە ئەی دوو پشک سوودی چییە بۆیە پێویستە بچینە خزمەت قورئانی پیرۆز کە لە سوورەتی ئەنعامە دەفەرمێ وما من دابة ولا في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم خوا دەفەرمێ هەرچی زیندەوەرێک کە بە قاچەکانی بەم سەرزەوێدا دەڕوە لە بچووکترین زیندەوەرەوە هەتا دەفەرمێ ئەو تەیرەی کە بە باڵەکانی بە ئاسماندا دەفڕێ هەمووی گەل و نەتەوەن وەکو ئێوە چۆن تۆ بەشەری بەرنامەی ژیانت هەیە خوا دەفەرمێ هەموویانم وەکو تۆ دروست کردووە بەرنامەی ژیانیان هەیە ڕزق و ڕۆزیان تەمەنیان هاتوچۆیان سەردانی شوێنەکانیان بەرگری لە خۆکردنیان هەر نەتەوەیەکن بۆ خۆیان هەر یەکەیان جیاوازە لەوەی تریان هەر یەکەیان کتێبێکن عولەما دەفەرمون ئاژەڵان کتێبێکی کراون خوێندەوار و نەخوێندەوار دەتوانێت سەیری ئەو کتێبە بکا و گەورەی و عەزەمەتی خوای تێدا ببینێ ئەگەر هەموو کەس ناتوانێت دێڕ بخوێنێتەوە هەموو بینایەک و خاوەن چاوێک دەتوانێت سەیری ئاژەڵان کا و عەزەمەت و گەورەی پەروەردگاری بۆ دەرکەوێ بۆیە ئەوانە زمانیان هەیە زمانی ئاژەڵان شتێکی سەلمێنراوە لە قورئانە خوای پەروەردگار لە باسی حەزەتی سولەیمانە دەفەرمێ قالت نەملة یا ئەیها النەمل ادخلوا مساکینەکم مێرولەمەیەکە کە لە مێرولەدا بە پێچەوانەی گیاندارانی ترەوە نێرینە دەوری نییە ژنەکە واتە ژنەکە کە مێرولەمەیەکەیە شاژنە بەسەر شارە مێرولەکەوە ئەو مێرولەمەیە وتی مێرولەکان بڕۆنە ناو شارەکانتانەوە نەوەکو ژێرپێی ئەسپەکانی سولەیمان و دار و دەستەکەی کەون واتە مێرولە قسە دەکا هودهود بە سولەیمانکە قسە دەکا قورئان دەفەرمێ فقال أحط بما لم تحط به وجئتك من سبأ بنبأ يقين لە سوڵەتی نەملا خوای پەروەردگار ئەفەرمێ هودهود بە سولەیمانکە دیار نەبوو حەزەتی سولەیمان فەرمووی بەبێ ئیزن ڕۆیشتووە وەزیری ئاوە نابێت دەوڵەتەکە بەجێ بێڵێ و خەڵکەکە تینوو بێ چونکە سولەیمانکە لە دووری چەند کیلۆمەتر لە ئاسمانەوە لە ناخی زەویدا دەزانێت ئەو شوێنە ئاوی تێدایە یان نا حەزەتی سولەیمان فەرمووی ئەبێ محاسەبە بکرێ ئەوە ژیانی خەڵکی بەدەستە نابێت دوور کەوێتەوە بەبێ ئیجازەی سەرۆکی وڵات بەبێ ئەوەی کەوا ڕەزامەندی میلەت وەرگرێ ئەمە لە قورئانە لە باسی ئاژەڵانە باس کراوە بەبوو سولەیمانکە نمونەی هێنایە وتی قوربان ئەی سولەیمان من بەبێ هۆ نەڕۆیشتم ئەوەی من دەیزانم تۆ ئەگەر پێغەمبەری خواشی نایزانی من لە وڵاتی سەبەئە پاشایەکی ژنم دۆزیوەتەوە کە ڕۆژ دەپەرستێ و خوا ناپەرستێ و خەڵکە هەموو گومڕان لەسەر دەستیدا بەسەراتەکەی درێژە لە قورئاندا کەواتە عولەما دەفەرمون فعلا کاتێک کە زانایانی بواری ئاژەڵناسی کۆڵیویانەتەوە ئاژەڵانیش قسە دەبیستن ئاژەڵانیش فێر دەبن ئەڵێن پشیلە 5 وشە لە مرۆڤەوە فێر دەبێ دەتوانی فێرێکی 15 وشە تێبگا ئەسپ 6 وشە کەڵەشێر 7 وشە تێدەگا مریشک زمانی تایبەتی خۆی هەیە کاتی هێلکەیەک دەکا و گاڕەگاڕ دەست پێ دەکا ئەمە پێمان عەجیبە بەڵام لە کتێبەکانی زانستیدا دەڵێ ئەو مەسافەی کە هێلکەکەی کردووە لە جەماعەتی کەڵەشێر و مریشکەکان دابڕاوە دێتە دەرەوە ئەو دەنگە بەرز دەکاتەوە بۆ ئەوەی کەڵەشێرەکەش گوێی لێ بێ و بەدەنجەوە بێ و بڵێ وا لە فڵان شوێنی وەرە بۆ لامان هەمووی زمانی تایبەتی خۆی هەیە مێرولە کاتێ بە یەک دەگا دەستەکانی لە یەک دەدا و زمانی ئاخاوتنیەتی مێرولە زۆر ژمارە دەزانێت عولەمایانی ڕووسی دەڵێن تا ئێستا بەوە گەیشتوین مێرولە تا 6 ژمارە دەتوانێت بژمێرێ ئەویش بەوەی کە چواتە هەر شوێنێکەوە جاری دووەم لێ هەڵە نابێ و بە هاوڕێکەی دەڵێ بچۆ بۆ فڵان شوێن شیرینیەکی لێیە لە ڕووسیا زانایەک ناوی پیترۆف بوو لە ساڵی 2006دا لێکۆڵینەوەیەکی تازەی کرد لەسەر مێرولە لەسەرەوەی مێرولە زمانی قسەکردنی ناوخۆیان هەیە 6 لولەکی هێنا لە 6 تایتر مێرولەکە دیارە سەری لێر تێکچوو بۆی دەرکەوت تا ژمارە 6 ئەزانێ عەقڵی ئەوەندە بڕدەکا 6 لولەکی هێنا لە ناوی یەکیاندا لە ناوەڕاستە کڵۆیە شەکری دانا مێرولەیەکی بەڕەڵا کرد یەک بە یەک پێیان داگەڕا هەتا چوە سەر ئەوەی کڵۆ شەکرەکەی تێدایە دوای ئەوە گەڕایەوە بۆ لای شارەکەی
ئەمجا ئاگاداری کردنەوە لە فڵان شوێنە کڵۆیە شەکر هەیە ئەڵێن مێرولەکانی تر یەک تۆز نەگەڕان ئەم یەک بەیەکیان گەڕا تا دۆزیەوە ئەو ڕاستە و خۆ چوونە سەر شوێنی شەکرەکە دیارە پێی وتبوون لە ژمارە ئەوەندەی فڵان لولەکایە و لەوێ بۆی دەڕۆن بەبێ ماندوو بوون دۆزیانەوە واتە بەشی کەشافەی مێرولە ماندوو دەبێ هەر ئەوەندە زانی دەنجێ دانەوێڵە لە شوێنێکایە بە ئاماژە کاتێ لەپی دەستەکانی بە مێرولەکەی تر دەکێشێ لە ڕێگادا ئەڵێ بێ ماندوو بوون بڕۆوە لە فڵان شوێندایە ئەمە قورئان دەفەرمێ هەمووی زمانی خۆی هەیە بۆیە لە ئیسلامی ئێمەدا پێغەمبەری خەمخۆری ئاژەڵان خەمخۆری مرۆڤایەتی و ژیانی ئێمە ئەفەرمێ نابێ هیچ ئاژەڵێک بنەبڕ بکرێ هەر باڵندەیەک هەر مێرولەیەک هەر ئاژەڵێک بنەبڕ کرا و تۆی بڕا لەسەر زەویدا مرۆڤایەتی تووشی کارەساتێکی گەورە دەبێ بۆیە لە حەدیثێکا دەفەرمێ من قەتەلە عوسفوڕان کەسێ چۆلەکەیەک بکوژێ بەڵام بۆ ئەوە نەیکوژێ کە گۆشتەکەی بخوا و لەبەر محتاجی گۆشتەکەی نەبێ خوا لە قیامەتە لەسەر ئەو چۆلەکەی ڕای دەگرێ و محاسەبەی دەکا لەوانەیە بڵێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی چۆلەکەیەکی کرد ئەگەر گۆشتەکەی نەخۆی بۆ سوودەکەی بەکاری نەهێنی نابێ بە دارلاسیک بەردێکی تێگری و هەر بۆ خۆشی بیکوژی و فڕی دەی چونکە کارەساتێکی مرۆیی دەکەوێتەوە نمونەیەکی واقعیتان عەرز کەم لە سەردەمی سەرکردەی چینی ماو تسیتۆنگ لە سەرکردەی چینی ماو یەکێکە لە ڕابەرانی شۆڕشی چەوساوەکان کە ئەمانەی خۆمەش ماوەیەک لاسەی شۆڕشی ماوی چینیان دەکردەوە لە وڵاتی چیندا وەزارەتی کشتوکاڵ بە سەرۆک ماو تسیتۆنگی وتی چۆلەکە کشتوکاڵی هەراسان کردو هیچ جوتیاران و دانەوێڵەکەیان دەخوا زەرەرێکی زۆر لە دانەوێڵە و گەنممان دەدا حسابمان کردو بە چەند سەد تەن چۆلەکە دانەوێڵە دەخوا چی بکەین باشە لە دوای ڕاوێژکردن بەدام و دەستگا و ئەوانەی پسپۆڕن وتیان ئەمرێک دەرکەین با چۆلەکەکان خەڵک بیان کوژێ هەر لە مناڵ و لە گەورەوە بە ئامێری بچووک و بە دارلاسێک دەستیان کرد بە چۆلەکە کوشتن یەک چۆلەکەیان لە وڵاتەدا نەهێشت و لە جیاتی کولی چۆلەکەیەک پارەیەکیان دەدا چۆن لە کاتی گرانیەکەدا پێشتر حکومەت یەک دیناری ئاسنیەدا بە ژەنگە سوورەیە ئەگە یەکێ بیکوشتایە لەوێش ئاوا پاداشتیان بۆ چۆلەکە کوشدانا چەند سەرە چۆلەکە بەری ئەوەندە پارە و دۆلار وەرگری یەک چۆلەکان لە وڵاتە بڕی بە حکمی بەخشیش و پارەکان دەیوتیان ئەمجا ئەو هەموو چەند سەد تەنە هەموو بای دو سێ سەد تەن دانەوێڵەمان پارە بەخشیوە ئەوەی ترمان بۆ دەگەڕێتەوە سبحان الله دڵە ساڵی داهاتوو وەختی حاصڵاتی دەغڵوددان ئەم وەختانە کە وەختی درێنەیە جاڵجاڵۆکەیەکی سوور پەیدا بوو هەموو ڕەجی درەختەکانی دەقتان هیچ کەسێ فریای درێنە نەدەکەوت بۆ خۆی دەچوە سەر پەڵەیەک بە ماوەی نیو سەعات فریان نەدەکەوت داسی لە دەیبوو گوڵەگەنمت کۆب کردایەوە هاواریان کرد ئەمە چی ڕوویدا بۆیان دەرکەوت چۆلەکە نەماوە بۆیە ئەمە ڕوویدا ئەمجا بە ناچاری بای چەند سەد هەزار دۆلار لە هۆنگ کۆنگ چۆلەکەیان کڕی و هێنایانەوە بۆ وڵاتەکەی خۆیان بۆ چین سەیریان کرد لە ماوەی یەک ڕۆژە هیچ جاڵجاڵەکەیشی لە وڵاتە نێژە و چۆلەکەیە سبحان الله خوا بە خزمەتی تۆ دایناوە لەگەڵ جاڵجاڵەکە لە ناوبردنەکەی سەری لێ دەکاتەوە چەندەن کە گەنمێکیش دەخوا مافی ڕەوای خۆیەتی کەواتە مرۆڤ دەبێت بە هیچ شتێکی ئەم سەرزەوێ ناشکر نەبێ و بۆ دەربکەوێت تەوازونێک هەیە ئەو تەوازونەش خالقێک دایناوە ئایا ئەمە هەموو بەڵگەنین لەسەرەوەی ئەم گردونە خالقێکیەیە کە ئەڵڵایە کە مدەبیرە و خالقی کەونە و هەر بەڕێوە دەچێ بۆیە ضرورە هەموو کەس گوێ لە پێغەمبەر بگرێ صلی الله علیه وسلم ئەو ماو تسیتۆنگەی لێرە خەڵک شانازی پێوە دەکرد ئەگەر گوێی لە پێغەمبەری خوا بگرتە صلی الله علیه وسلم فەرمووی چۆلەکە مەگەر دانەیەشی بۆ خواردن بکوژی ئەینا نابێ لە ناوی بەری تووشی ئەو زەرەدە گەورەی وڵاتەکەی نەدەبوو الله ئەکبەر ئەم پێغەمبەرەی ئێمە چەند عەزیمە هەموو سەرکردەیەک بەس بچۆ خزمەت فەرموودەکانی وڵاتەکەت ئاوادان دەبێت بەبێ ئەوەی زەرەدت لێ بکەوێت بۆ ئەو ئاژەڵەی خەڵکانێک جاری وایە بە قیڕەقیڕەکەی بێزار دەبن هەمووی خوا لە خزمەتی مرۆڤ دایناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثەیە کەوا ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردو دەفەرمێ خۆشەویست و تاجی سەرمان نوری چاومان محەممەد المستەفا صلی الله علیه وسلم نەهی کردووە لەوەی بۆق بکوژی حرامە بۆق بکوژی حرامە گۆشتی بۆق بخۆی بۆچی بۆ حرام کراوە لە دینی ئیسلامدا لەبەر ئەوەی ژینگە پارێزە بۆق ئەگەر لە ناوت برد ژیانت تاڵ دەبێ لە ساڵی 1985 وڵاتی بەنگلادێش خەڵکەکەی ئازاریان لێ پەیدا بوو لەبەر بۆقەکان دەچوونە ناو ماڵەکانەوە دەچوونە ناو قاپ و کەوچکەکانیانەوە هەروەکو زمانی خۆی لە زمانی فیرعەوندا خوای گەورە کردی بە موعجیزەی حەزەتی موسا دەستیان بۆ هەرچی لەبەر بۆقێک داهاتە بەردەستیان لەناو مەنجەڵیانە لەناو کانیانە لەناو قاپ و کەوچکیانە هەر دەستت ببردایە بۆق لە ئاسمانەوە دادەباری
ژیانی لێتاڵکردم بۆی بگەڕێنەوە بۆی تۆبە بکەن و بزانن خالقێکەیە ئەم گەردونەی بەدەستە. لە وڵاتی بەنگلادێشیشا بۆق زۆر بوو، بۆیە وڵاتی بەنگلادێش وتی ئیستیفادەی لێ دەکەم. 500 تەن بۆق کە دەکاتە نزیکەی 12 ملیۆن بۆق ناردی بۆ وڵاتی ئەڵمانیا و بە پارەیەکی زۆر پێی فرۆشتن. ئەڵمانیەکان لەوێ بۆق دەخۆن. 250 تەن کە نزیکەی 6 ملیۆن بۆق دەکا ناردی بۆ سویسرا و فەڕەنسا بە پارەیەکی زۆر. بەڵام ساڵێکی پێ نەچوو بەنگلادێش وەختێکی بەخۆی زانی خەڵک هاواریان لێبەرز بووە، هەر مێشولە و مێش خواردنی بە قوربان فریاکەون، پسپۆڕانی ژینگە کۆڵیانەوە. ئەم هەموو مێشولە لە ئەنجامی نەبوونی بۆقەکانەوەیە. ئەویش بە ملیۆن دۆلاری سەرف کرد و بۆقی لە وڵاتانی استیراد دەکرد و دەیهێنایەوە بۆ وڵاتەکەی خۆی. سبحان الله. ئەو بۆقە ژینگە پارێزێکە بۆی مێژ لە حەدی خۆیان زیان نەکە و مێشولە زیان نەکە. ئەمانە هەمووی لە خزمەتی مرۆڤان، بەبێ ئەوەی تۆی مرۆڤ دینارێک بدەی، بەبێ ئەوەی کەوا هیچ زەحمەتێک بکێشی، تەنها ئەوە لەسەر سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکەی. تەنها ئەوە لەسەرە بۆیە بۆت باز دەکەم ڕەخنە لە کاری پەروەردگار نەگری، بزانە هەمووی لە خزمەتی تۆدایە. هەڵۆ داڵ، حەیوانی داڵ، جەنابتان بینیوتانە ئەوەی جێگەی سەرنجی من بوو تا ئەم شۆ نزیکی سەعات 12ش ئەوم بۆ حەل نەدەبوو. بۆچی؟ جەنابیش تاڵەمە بیرتان لێکرد بێتەوە بۆ ڕەمزی زۆربەی وڵات داڵێکە. وەکو هەرێمی کوردستانی ئێمە کە لە ژێریان نووساوە حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی هەرێمی کوردستان داڵێک بە پشتێوەیەتی وانێ قوربان تەماشاکەن ئەوەیان زۆربەی ئەفسەرەکان بەو بێریەی سەریانەوە داڵێکی پێوەیە لە حکوومەتی عێراقیشا هەبوو پێشتر. هەروەها ڕائیدەکان ئەوەی پلەی سەربازی بەرز دەبێتەوە یەکەم جار واتە گەیشتۆتە پلەیەکی بەقووەت کە فەرماندەی فەوجێک دەکات داڵێک لەسەر شانێتی. باشە بۆ داڵیان هەڵبژاردووە؟ من زۆرجار بیرم لەوە دەکردەوە ئەم داڵە داڵ بە ڕەمزی شەڕم دەهاتە بەرچاو. ئەم گوت لەوە چ وڵاتی ئێمە شەڕانگێز بێ، خەڵکی عەسکەری حەزیان لە کوشتن و داڵیش دایما خۆ باشێشە بە نێچیری هەژار و فەقیرە و زاڵمە. بەڵام ئەم شۆ بابەتێکی زانستیم خوێندەوە لەسەرەوەی نەخێر ئەمە ڕەمزی بە حساب پێشکەوتنە داڵ. بۆیە ئەم وڵاتی ئێمە بە حساب کە وڵاتێکی عێراقی دیموکراتی فیدراڵیە و هەرێمی کوردستان وڵاتێکی دیموکراسیە داڵی کردووە بە ڕەمزی خۆی، بە ڕەمزی سەرۆکایەتی هەرێم. ئەڵێ داڵ ڕەمزی ئەوەیە حکومەت خزمەتی میلەت دەکا، چونکە داڵ کە ئێمە بە ڕەمزی زوڵمی دەزانین زۆر دڵسۆزە بۆ نەوەکەی خۆی. داڵ و هەڵۆ لە هەموو ژیان لە بەران زیاتر دڵسۆزە بەو هاوجنسەکانی خۆی. ئامادەیە لە پێناوی بەچکەداڵێکی ترە کە نازانێ هیچیەیە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە. زوو شت فێر دەبێ. بۆیە کابرا کە بوو بە ڕائید دواتە ئەفسەری سەربازی دیارە شتەکانی زوو وەرگرتوون، قابلیەتی ئەوەیە فەوجێک سەرباز بەڕێوە بەرێ. زوو شت فێر دەبێ، قەت بە زەلیلی ڕازی نابێ، ئامادەیە خۆی بکوژێ کە بزانێ سوکایەتی پێ دەکەی، بەڵام قەتیش زوڵم ناکا، قەت زوڵم لە هاو نیشتیمانیەکەی خۆی ناکا. قەت نابینی داڵێک چاوی داڵێک پۆڵێ و بیکوژێ. داڵ دڵی زۆر دەوڵەمەندە، زۆر دڵ فراوانە، کەم دەخوا ئەگەر دوو داڵ بچنە سەر شوێنێک شەڕ ناکەن، یەکیان بەشی کەم دەخوا بۆی هاوڕەکەی زۆرتر بخوا. کە تێری خوار زوو دەست دەگرێتەوە، دڵی سەخیە. بۆ مێینەکەی بۆ هاوسەرەکەی دڵنەرمترین باڵندەیە، زۆر ڕێزی مێینە دەگرێ. بۆ مناڵەکانی خۆی زۆر جگەرگۆ یعنی دڵسۆزە، چەند ڕۆژ ئامادەیە خواردن نەخوا هەتا نەزانێ بەچکەکانی تێر کردووە. داڵ ئەم هەموو سیفەتە جوانانەی هەیە. بۆیە دەوڵەتان زۆربەیان داڵ دەکەن بە نیشانەی وڵاتەکەیان کە یعنی ئێمەش ئاوا دڵسۆزین بۆ میلەتی خۆمان. دەیخۆزگە دەڵێم کە حکوومەتی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان داڵی کردو بە نیشانەی وڵاتەکەی و لە ژێریان نووساوە سەرۆکایەتی هەرێم یان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆزگەیە وەکو داڵ تان کردو بە هێما، وەکو داڵیش بە بەزی بوونایە بۆ هاوجنسەکانی خۆتان. خۆزگە ئەوە بەزەیتان بە میلەتدا پات